چین و توێژەکان بڕیاری کشانەوەی کۆمەڵی دادگەری لە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتە خۆجێیەکانی کوردستان بە بڕیارێکی دروست و باش ناو دەبن. ڕۆژنامەنووسێک دەڵێت مانەوە لە ناو حکوومەتێکی ناشەرعی و نایاسایی عیبەیە. مانەوە لەگەڵ ئەم حکومڕانی و ئەم دەسەڵاتە بۆ هەر لایەنێک بۆ هەرێزێکی سیاسی ئیتر یعنی عیبەیە. کاتێکە تۆ هیچ باڵین شەرعێتێکی قانونیت نەبێ، شەرعێتێک نەمابێت لە ڕووی کاتەوە لە ڕووی سیاسی و شەرعێتت نەبێ، هیچ یعنی پێوەرێکی حکومڕانی دروست لە وڵاتانە بێ، ئیتر مامەڵەکردن لەگەڵ ئەم حکومڕانی و ئەم دەسەڵاتی کە هەیە جۆرێک لە جۆرەکان عیبداریە. یعنی هێزی سیاسیش ئەبێ وەکو کوردەڵێ کەمێک ئەولاتر لە بەرلوتی خۆی ببینێت، داهاتوویەکی لەبەر چاوە، یعنی داهاتوویەکی لەبەردەمایە. لەبەرەوە بڕیاری کشانەوە بڕیارێکی دروستە، بەڵێ پێشم وایە کەمێک درەنگ وەختە، بەڵام هەر باشە، بڕیارێکی باشە. کشانەوەی کۆمەڵی دادگەری لە جونگەکانی حکومڕانی لە کاتێکدایە حکوومەت و دامەزراوەکانی لە قوڵترین قەیراندان و ماوەیان بەسەر چووە. کشانەوەی کۆمەڵیش فشارێکە تاڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. دەمیشە کۆمەڵ لە پەرلەمان کشاوەتەوە، یعنی پەرلەمان ماوەکەی بەسەر چووەمان نزانین، بەڵام ئەمێنێتەوە سەر ئەنجومەنی پارێزگاکان و ئیدارە خۆجیەکان، ئەمەش هەر دەبوو زووتر کۆمەڵ چکەم بکشایەتەوە لەم بابەتە، چکە بەجدیمە نزیکبوون لە دەسەڵات لەم ڕۆژە بە هەموو جۆرە عیبدار دەکات. هەر لایەنێک لەگەڵ دەسەڵاتان نزیک بێ بە هەر جۆرە لە هەر جمگەیەکا بێت، هەرچەند خزمەت بکەی هەر عیبدار بوون و دوجار بۆ بێنێتەوە. چکە حکومڕانی هەرێمی کوردستان گەشت ئاستێک یعنی هەموو جمگەکانی داڕزاندووە، لە هەر شوێنەکە تۆ دەست بۆ بەریت چاکسازی تیا بکەیت و بە حساب خزمەتی تیا بکەیت و جمگە لە هەموو شوێنی خراپتر و حساسر ڕزاوە. بۆیە من مەسەکەم بڕیارەکە دراوەختە، بەڵام دەستخۆشیم هەیە و ئومێد دەکەم ئەمە بەخۆداچوونێ بووە بۆ ساڵانی ئایندە و بۆ هەڵبژاردنەکانی دوای ئایندە. سەرجەم دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و پەرلەمان ئەنجومەنی پارێزگاکان هەمویان تووشی قەیرانێکی زۆر گەورە بوون و کاتیان بەسەر چووەوە، تروسکایەک نەماوە لە ئومێد کە پێت بەم دامەزراوانە هەبێت. بۆیە مانەوەتیار ڕاستەکەی ئەتوانین بڵێم زۆر بێمانایە و شەرعەدانە پێیان. بۆیە من دڵخۆشم بەوە هابڕیارێک لە کۆبوونەوەی گشتی کۆمەڵی دادگەری بڕیا لەسەر کشانەوەی کۆمەڵ لە سەرجەم دەستگا و دامەزراوەکانی حکوومەت درا. جەماوەری کوردستانیش بڕیارەکە بە دروست دەزان و دەڵێن هەمیشە لە کات و ساتی گرنگدا کۆمەڵ بڕیاری خۆی دەدات و نوێنەرانیشی لە دامەزراوەکانی حکوومەت ئامادەی خۆیان بۆ جێبەجێکردنێر بڕیارێکی سەرکردایەتی حیزبەکەیان دەردەبڕن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.